وام زاني محمد عمر عثمان كوتي ژێر مامۆستا عەبدولکەریم شێخانی ساڵی 1933 لە شاری کۆیە لەدایک بووە. قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی لە کۆیە تەواو کردووە. بۆ تەواوکردنی ئامادەیی چۆتە هەولێر. ساڵی 1954 خولی پەروەردەیی لە بەغدا تەواو دەکات و دواتر وەک مامۆستا لە گەرمیان دادەمەزرێت. یەکەم دەستپێکی نووسینی لە ڕۆژنامەی خەبات بووە. بە زمانی کوردی و عەرەبی دەنووسێت و وەرگێڕانی لە کوردیەوە بۆ عەرەبی و بە پێچەوانەشەوە کردووە. لە ساڵی 1970 بەشداریەکی کارایی لە وەرگێڕانی کتێبەکانی قوتابخانەی ناوەندی و ئامادەیەکاندا کردووە. نووسینی هەمە جۆری لە زۆربەی گۆڤار و ڕۆژنامە کوردیەکاندا بڵاو کردوتەوە، وەک چیرۆک و بابەتی زمان، سیاسی، کۆمەڵایەتی، ڕۆشنبیری. یەکێک بووە لەو نووسەرانەی کە بایەخێکی زۆری لە بەرنامەیەکەی لاپەڕا بە دیداری ئێوەی خۆشەویست شاد بووینەوە. دیداری ئەمڕۆمان لەگەڵ بیرمەندی کورد، خۆی وتی مەڵێن بیرمەندی کورد بلێن ڕۆژنامە نووس و نووسەر، بەڵام لایەمە بیرمەند و جێی شانازی ئەمەیە. مامۆستا عەبدولکەریم شێخانی. مامۆستا جان زۆر زۆر سوپاس بۆ ئەو دیدار و بەسەرکردنەوەی بەڕێزت بۆ بەرنامەکەمان. منی زۆر سوپاسی ئێوە دەکەم کە ئەوەکەتان چێشاوە لە هەولێرەوە بۆ ئێرە بۆ ئەوەی من بەو شێوەیە بەسەرم کەنەوە سوپاسان دەکەم. جێی شانازی ئەمەی مامۆستا زۆر سوپاس دەکەین ئێمەش. مامۆستا سەرەتا پێم خۆش بوو باسێکی کورتی ژیاننامەی خۆت بکەی لە سەرەتای قۆناغی دەستپێکردنی خوێندنت و جگە لە قۆناغی خوێندنت ئاشنابوونت و خۆشویستنت بۆ خوێندنەوە کتێبی دەرەچی. من وەکو جاری کەش گوتومە بنووسینیش نووسیومە لە کۆی لەدایک بووم لە ساڵی 1933 لە زستانی 1933 لەدایک بووم تر خوێندنی سەرەتاییم لە کۆیە تەواو کردووە. هەروەها ناوەندیش بۆ دوا ناوەندی چوومە هەولێر ساڵی 1952 بۆ 53 لە هەولێر دوا ناوەندیم تەواو کرد بەشی ئەدەبی. بۆ ساڵی دوایی چوون بۆ بەغدا خولی پەروەردەیی هەبوو بۆ ماوەی ساڵێک دیپلۆمی پەروەردەمان وەردەگرت. ساڵێک دەوام کرد و خوێندم و بووم بە مامۆستا. یەک سەرەتا لە دیەک دامەزرام لە نزیک کەلار کە ئەوسا کەلاریش هەر دێ بوو، دیەکە ناوی گۆبان بوو یا حەمەن بەژی کەریم بەک. دوای ئەوە نەقڵ بوومەوە بۆمان ڕانیە کە ماڵمان لە ڕانیە بوو. ئەوسا لە چەند قوتابخانەیەک ماومەتەوە مامۆستا بووم هەتا ساڵی 61 چوومە لە ڕانیە مامەوە لە دوای کە نەقلی ڕانیە بووم 2 ساڵ مامەوە. دوای نەقلی هەولێر بووم لە هەولێر ساڵ 1962 گیرام تا 1964 لە بەندیخانەی حیلە لە 64 بەر بووم. ئەو جیرانە دەسەر چی بوو مامۆستا بەندکردنەکەت؟ لەسەر شتی خراپ نەبوو، لەسەر سیاست بوو. ئەو وەختە تەبان لە هەموو کوردستان 2 حیزب و پارتی و شیوعی شۆڕشش دەستی پێکرد بوو. من بە تۆمەتی پشتگیریکردنی شۆڕش گیرام وەکو پارتی مامەوە 2 ساڵ. دوایەوە 64 بەر بووم گەڕاندمانیانەوە سەر کارەکانمان، بەڵام نەقلی سلەیمانی بووم 64ەوە تا سەر سلەیمانی بوو نەچوومەتەوە. بۆ مەسەرەی حەزکردن بە خوێندنەوە هەر لە سەرەتایی لە 56 گۆڤاری گەلاوێش هەبوو کە مامۆستا برای محمەد دەکرد بەسەر پەرشتی مامۆستا جەجادی
دوای وەگو باڵوێزی باڵوێزخانەی بریتانیا لە بەغدا گۆڤارێکیان دەرکە بە ناوی دەنگی گوێتی تازە وەکو دیعاە بۆ خۆیان بەڵام چەند لاپەڕی یەکەمی دیعاە بوو بۆ خۆیان ئەوی دیکەیان هەمووی بابەتی ئەدەبی و مێژویی بوو زیاترش پەیوەندی بە کوردەوە بوو تۆفیق وهبی بوو حوسێن حوزنی موکریانی بە ڕەحمەت بن ئەوان سەرپەرشتیان دەکرد لە من هەرچەندە لە سەرەتاییمە بە کوردی خوێنمان بەڵام زیاتر کە ئەو گۆڤارانم دەست دەکەوت زۆرم پێخۆش بوو زیاتر حەزی خوێندنەوەی لا پەیدا کردم هەلەوێشەوە دەست لەوێ بچووینە ناوەندی لە ناوەندی خوێندن بە عەرەبی بوو ئێمەش عەرەبیمان نەدەزانی مامۆستاکانمان هەرچەند هەندێکیان کورد بوون لە پۆلا قەت بە کوردی قسەیان نەدەکرد هەر بە عەرەبی قسەیان دەکرد بۆ ئێمە فێری عەرەبی بین هاانیاندان بخوێنەوە دەست بکرد بە خوێندنەوە لە پۆلی یەشی ناوەندی کتێبم خوێندوەتەوە هی قورس بەشی زۆرشی تێگەیشتوم منفەلوطی مصطفى لطفي المنفلوطي الفضيلة أو بول وفرجيني لبولي دوي ناوندي ماجدولين خويندوتوا أو شرهي أو تحت ظلال الزيزفون يدي لو زيادة حزم بخوينوي رومان ذكر بابتي أدبي برحمة بإمام زلال مجرد وكريم تواخر لي بأديب زانا زانم إن شاء الله قصك يوم بجي هنا مامۆستا لە مامزلال لە چ کاتێکی قۆناغەکانی خوێندان لەگەڵتا بوو لە متۆستا هەمومان بەیەکەوە بووین چێترتان لەگەڵا بوو بێجگە لە مامزلال وەڵڵی جا بەڵام کێ دەناسی نازانم زۆر کەسمان لەگەڵ بوو لە ئێستا هەندێکیان ئەمری خۆیان کرد و هەندێکیان ماون ئێمە هەموو لەگەڵ مامزلالیشا هەفتەی ماڵی ڕۆژێک شەوێک لە ماڵی ئەوان کۆ دەبووینەوە کۆبوونەوەی حیزبی هەتا لە سێم تەوسەمان تەواو کردویتر ئەو من ساڵێک کە سێم تەواو کرد ساڵێک نەم خوێن مامزال پێشم کەوتەوە ساڵی دووەم چوون بۆ هەولێر بۆ خوێندن مامزلال چوو بۆ کەرکووک وا دیار بوو ئیشی حیزبی وای پێویست دەکرد کا بچێ بۆ کەرکووک کە چوون بەڕێوەبەری قوتابخانەی ئەنەوەن دواناوەندی پیاگ بۆ بەرەحمەت بێ عوسمان مەسا عوسمان قۆجا ئەوسا هەمومان ئەوانەی کە تۆزێک نزیک بوون لە حکوومەت بە خراپمان دەزانین وڵا کە چووم شاد بڕوانامەکەم بۆ برد گوتی بەرخم حەزم سلوکم لۆ بینە بە قسەکەی ئەوت بۆ دەکەم هەروای گوت بەرخم حەزم سلوکم لۆ بینە گوتم مامۆستا ئەوە نییە لە بڕوانامەکەم نووسراوە وإنه من ذوي السلوك الحسنة قلتي نا أتو كوي وكجال حسام ديني أينو لو بيامك والله تسكت هاي وش ممكن شو ما دوروا رجنا كور بسمبو كلية بخوانم تنا دمتواني كلية تواوكم بتايبتي رنجا قانون رنجا أو سدار المعلمين عليها بو حزمنا باش إنجليزي ذاكر تر نصيب أبو بومنكله مامۆستا لە وەرجێڕاندا سەلیقە و قەڵەمێکی زۆر جوانت هەیە بە چ وەرجێڕانێک یاوە خود بە چی وەرجێڕێک زیاتر سەرسان بووی لە کاتی دەستپێکی وەرجێڕانت واللهی بە ئەوە زۆر لە بابەتی کەشەوە لیان پرسیوم بێگومان ئەگەر وەرژێری باش هەبێ من کەوت بمە ژێر کاریگەری ئەو شانازی پێوە دەکەم بەڵام خۆم لەبەرەوەی حەزم لێ کردووە ڕەنگە ڕەوتێکی تایبەتی خۆشم خۆم هەبێ لە وەرجێڕانە بڵێم کە ژێر کاریگەری کە هیچێکم باوەڕ ناکەم یعنی تەنیا کەوتمەتە ژێر کاریگەری عەبدولکەریم شێخانی و کەسێک مامۆستا هەر لە ڕێگەی مامۆستاییەوە بوو ئەو کاتی مامۆستا بووی کە لە 11 ئازار ساڵی 1970 بەشێکی هەرە زۆری کتێبەکانی قوتابخانەکانت پەرە پێدا و زیاتر بەرەو پێشت برد ئەو کاتە مامۆستا بوو یاخود مامۆستا بووم تەبان ئەو ئەرکیان بەت و سپارت ژێ دروست دەبوو بەڵێ هی بۆ وەرژێران بە زۆری کە خەڵک هەبوون لە لیژنەکە حەزیان دەکردنیان لەگەڵ بم چونکە دەیانگوت یەکەم کوردیەکەت باشە دووەم کە بۆ نووسینەوەش هەموو هێر بێ خۆت بینوسیتەوە ئەگەر تۆ بینوسیەوە
هەموو کتێبەکە دەبێتە یەک ڕێنووس بەڵێ بەڵام ئەگەر سێ کەس هەریەکە بەشی خۆی بنووسێتەوە دەبێتە سێ جۆرە ڕێنووس ئەوە گرفتمان بۆ پیا دەکە بە تایبەتی مامۆستا جەمال عەبدوڵ حەزی دەکرد دەگە بەیەکەوە بین بەڕەحمەت بێ مامۆستا فواد عیزەت کە بوو بە جێگیری بەڕێوەبەری پەروەردە دوایی بۆ بەڕێوەبەری پەروەردە زۆر حەزی دەکرد بەیەکەوە بینەوە سوودیشم پێگەیاندون بەڕاستی بەڵێ حتا کە چوینە دەرەوە هەفتا و چوار لە دەرەوە بووین لەگەڵ کاک جەمالە هەر بەیەکەوە بووین مامۆستا جەمال عەبدوڵ گۆڤاری هینمان دەرکرد گۆڤاری دەنجی مامۆستا بەیەکەوە زیاتر ئەرکەکە ئەو دەیکێشا ئەوەش هەر ساڵی هەفتا مامۆستایان هەفتا و چوار 74 بەڵێ لە هەفتا و چوار کە چوێن دەرەوە دوو ژمارە گۆڤاری دەنجی مامۆستامان دەرکرد زیاتر چاپ تایپەکە ڕۆنی و شتیوە مامۆستا جەمال لێ دەزانین ئەو دەیکرد باقی دیکە کۆمان دەکردەوە و دوو ژمارەمان دەرکرد یەکێکیان من بە عەرەبی ژمارە یەکەم بە عەرەبی شتێکم نووسی بوو وندلعت ثورتنا مرة أخرى أبي كشان هينيك بو دیسان وتارێک بوو لەسەر هەندێک کەس نووسی بووم هەتا گلەیشیان لێکردم گوتیان تەوە گوتووە گوتم من نەمگوتووە ئەوە نین وا دەڵێ قسەی من نیە قسەی نینە ئەگەر قسەی ئەوتان پێ باش نەبێ من بڵێم چی ئەوسە پرۆگرامەکانی پەروەردە لەسەر ئاستێکدا دەبینی ئێستا ئێستاش هەر پێویستی بە گۆڕانکاریە یاخود هەر لەسەر سیستەمی کۆن بریە هەر دەستیان نەدابایە ئەوەی پێشوو هەر زۆر چاک بوو باندێک گۆڕانکاری کەم زۆر جوانتر دەبوو بەڵام ئێستا ئەوان لە بنەڕەتەوە هەر لە بنەوە هەڵیان تەکاند و نەشیان زانی بینایی بکەنەوە بە هەر پەروەردە ئێستاکە ئەوە قسەیە تۆ دابنیشی بۆشایی بۆ بێنێتەوە سێ کەلیمە بدەیەک کامیان ڕاستە ئەوە ڕەنگە کابراژی نەزانیش بۆی ڕێکەکەی بڵێ ئەمەیان ڕاستە و ڕاستی دەرچێت نەخوێن دوایشی ڕەنگە وا بڵێ بەڵام ئەمە من لە پێنجی سانەوی پێنجی دو ناوەندی ئەوسا لە سێی ناوەندی بە کەلوەری بوو دەرسی یەک و دووسی هەرچی لە یەک و دووسین ناوەندی خوێن و تەمووی داخڵ بوو هەر هەمووی ئینگلیزی سێ ئینگلیزی عەرەبی سێ عەرەبی بیرکاری ئەوسا حسابە بوو اینجا هەندەسە و جەبر اینجا یەک و دووسێ کۆمەڵایەتی یەک و دووسێ ئەوەی کە لە سێ ناوەندی دەردەچوو بەقەد داوەندەی دەرچوویەکی زانکۆی ئێستای دەزانی لە دوای لە دواناوەندیش 4 و 5 دەرسی 4 و 5 هەمووی داخڵ بوو بەخوا ئەستا لەبیرمە من تەمەن بلە ئەدەبی بووم کاریگەری سروش لەسەر گۆی زەوی هاتبووە لە دەڵێ بە کورتی بینووسە لە کتێبەکە 64 لاپەڕە بوو بە کورتی بینووسی دەکەی چەند عەلاقە دەبی کەی 15 پەڕە ئێستا ئەوانەی ئێستا نازان هەر بژنووسن 16 پەڕە پێ دەنووسێ بەخوای پێ نانووسێ مامۆستا ئاستی خوێندنەوە چۆن دەبینی ئێستا خوێندنەوەی دەرەچی ینی لەگەڵ سەردەمی لاوێتی و گەنجێتی بڕوا بفەرمە من سەردەمێک شەو ڕۆژ 24 ساعتە من نەگە زیاتر لە نیوەی هەردەم خوێندەوە زیاتر لە نیوەی بەڵام ستا چاوم تۆزێک باش نییە بۆ خوێندنەوە تۆزێک عەزیە دەکێشم زەڕەبینێکم کڕیوە گەورەیە بە زەڕەبینەکان دێجار دەیخوێنمەوە تووشی ئەزیەتم دەدا بەڕاستی چاوێکم عملیات کردو ئەو چاویانم ماوە دەبێ عملیاتی کەم ئەو شەر ڕێگە ناکەوێ جارێ بووم ئەنجا شتێکی چکت پێ بڵێم من کە لە بیر و باوەڕی سیاسیان فێرکردین بە شعر دەستم پێکرد شعرم دەست پێکرد شعریشم دان هەندێک شعرم هەبوو وەختی خۆی بەڵام من بوون کەس نازانێت چی لێ خۆشم نازانم چی لێ دوای وازم لە شعری هێنا دەستم کە بنووسینی کە چیرۆکم نووسی شتیکە بنووسینی بابەتی زمان بەڵام ئەم فترەیە ئەم ماوەی ئەخیر ئەم دواییە دیسان چۆن عیب نەبێ مریشک لێرەکە دەچێتەوە بێرکە دێتەوە ئێمەش بە شعر هاتینەوە زڕوو وای لێکردین بە تایبەتی بارودۆخی کوردستان و
نالەباری حکوومەتی هەرێمی کوردستان وای لێکردین بە شعر بینەوە. ڕاست مامۆستا بەڕێستان هەردەم گۆشەنووسینتان هەبووە لە ڕۆژنامەکان گۆشەنووسین کاریگەریەکی و چێژێکتان پێ دەبەخشێت. گۆشەیەکم هەبوو لە بەناوی جا قوربان مەسلەیەکێ لە کوردستانی نوێ ئەتا لە هەولێر بووین و هاتینە هەولێری سەدسم پێکردەوە ئێستا ئاخری وازم لێهێنا بەهەر حاڵ هۆیەکە بوو کە ویان کرد وازم لێهێنا زیاتر لە شتەکان لە فێسبوک بڵاو دەکەمەوە. بەڵام گۆشەنووسین کاریگەریەکی هەیە بۆ ڕۆژنامەوە زۆر من ئەوەی من ئەو گۆشەی من جا قوربان مەسەلەیەکەیە بڕوا بکە زۆر کەس دڵی پێخۆش بوو زۆر کەس پێخۆش بوو هەتا شخصی و کەسی وا هەیە من نەشم دیوە هەر لە ڕووی گۆشەکەمەوە خەمی ناسیوە. گۆشەنووسینەکەت کۆمەڵایەتی بوو لەسەر چی بابەتی سیاسی بوو کۆمەڵایەتی بوو گەلێک بابەت بوو. ڕاستە مامۆستا دۆخی ڕۆژنامەگەری ئێستا چۆن دەبینی؟ وەڵی لەبەر ئەوەی منەوە 8 ساڵ و 8 مانگە بەرەو 9 مانگ دەچێ 8 ساڵ و 9 مانگە من لەسەر عەرەبانم دەرەوەم ئاگا لێ نییە لەبەر ئەوە نازانم وەسییان چۆنە. تەکنەلۆژیا کاری کردوتە سەر خوێنەر ڕۆژنامە و خوێنەری کتێبی دەرەچی و ئەوە هیچ بە تایبەتی خوێندنەوەی کتێب هەتا فێسبوک شت وەستا بێ کەس ناخوێنێتەوە. ئێستا زیاتر تۆش ئیحتیمامت بە فێسبوکە داوە لە ڕێگەی نووسینەکانتەوە؟ بەڵێ بەڕێزی شت لە ڕێگەی نووسینەکانتەوە ئیحتیمامت بە فێسبوکە داوە لە تەکنەلۆژیان پێداوە چوومە لە سای خواوە خەڵکێکی زۆر مشتری زۆرم هەیە خەڵک پێیان خۆشە دەستخۆشیم لێ دەکەن دڵخۆشم دەکەن بەڕاستی سوپاسیان دەکەم کە دەبینم بە پیرمەوە دێن کۆمنتی جوان دەنووسن جاری وایە کۆمنتی وا دەنووسن بڕاستی من تەریق دەبمەوە یعنی خۆم لە ئاستی ئەو هەموو میهرەبانیە دانابینم کە ئەوان دەینوێنن. ینی واتە دەکرێت بڵێن تەکنەلۆژیا بۆ کاری باش و خراپش بۆ هەردووچیان بەکاردێ ئەوە بۆ کاری خراپەر زۆر بەکاردێ ئەنواعی ژیروگرفتی سەیری دەکەوێتەوە کە دەگاتە دەچێتە خانەی تاوانکردن بەڵام دەڵێ چی خۆ ناژگیرێ ناتوانین ڕێگەی لێ بگری. مامۆستا زەمەنی جوانی تەمەنی تۆ لەکوێوە دەست پێ دەکات واتە دەکرێت پێمان بڵێ جوانترین تەمەنی تۆ کامەیە بە سمبولی خۆت دەزانی چه ئاستێکی تەمەنە بە سمبولی خۆت دەزانی؟ وەڵی ئەگەر بڵێ وەکو هێ من کە دەڵێ شینم گەلێک گوێرا شادیم کەم دیوە خۆشی دەڵێن هەیە بەڵام نەم دیوە دەتوانم وا بڵێ. ئەمەسە بیرەوەریشت زۆر لەگەڵ شاعری مەزن هێ من شتمان زۆرە بەرەشمان زۆرە بەیەکەوە هەندێکم بڵاو کردوێتەوە هەندێکی ماوە. لە چ ساڵێک مامۆستا بینیت لە ساڵی ئاشنابووی بە لە ساڵی هەفتە بینیم هەفتە چوون لە قەڵاتزێ بوو من پێشەوە لەسەر گۆڤاری گەلاوێش دەم ناسی شارەکانیم دەخوێندەوە گۆڤاری گەلاوێش بەڵام کە ئیشێک بوو چوومە قەڵاتزێ لای برادێک بووم ئامۆزای مامۆستا غەریب پشدەری وڵانی وەڕۆ وتی دەچم بۆ ماڵی غەریب داوەتم چونکە هێمن لێرە هێمنی داوەت کردووە دەگوتم مەڵا ئەمیش دێم خۆ قابل پارۆنانێک مەرداتی خۆ دەرم ناکە وڵات چوم هێمنم لەوێ ناسی ئیدی ئەوە بوو بە دەواازە یەکتر ناسیێکی پتەوە لە بینی من و مامۆستا هێمندا. وابزانام خۆشەویستی مامۆستا هێمن وای لێ کردووی کوڕێکت ناوە بەڵێ هێمنی کوڕم ئێستا ئەو پرۆفیسۆری جیۆلۆژیە لە سویدە ئەوە تقریبن هەشتاویەکەوە لە سوید هەشتاویەک هەشتاودوو لە سویدە هەر بەناوی ئەوە ناوم ناوە و مامۆستا هێمنیش زۆری خۆش دەویست پێی دەگو هێمنۆکە منداڵ بۆ ئێستا من پێی دەگو هێمنۆکە. لێرەوە سڵاو ڕێزمانێ بۆ کاگێ من هێمنی کوڕت سپاس دەکەم ژیر بە قوربان. مامۆستا تاکو ئێستا مێژوێکی تایبەت بەخۆمان هەیە بە ئەدەبی کوردی؟ وڵی جاگەر مێژوی تایبەتی خۆمان نەبێ بە مێژوێ ئەدەبی کوردیمان نەبێ
معناوێ ئێمە میلەت دین. ینی مێژوو نووسێکی وامان هەیە مێژووی کوردی هەموو نووسیبێتەوە. وڵی هەر یەکە چەندان کەس نووسیویانە هەر یەکە لایەن خۆیەوە وەکو دەڵێ لە گۆشەیەکی خۆ دەستی داوەتێ و شتی باشیش کراوە بە تایبەتی مێژووی ئەدەبی کوردی مامەستا عەلادین سوجادی کە دەستی پێکرد ئەوە بووە بناغە بەڕاستی بۆ بناغەیەکی باش. بەڵێ شتی چاشی مامەستا عەلادین سوجادی ئەوەی ئەو کردوێتی بە هەموو کەس ناکرد. بەڵێ مامۆستاوەگەوەی چەند ساڵە لەگەڵ ئەدەبدا ژیاوی ژانری ئەدەبی چ جیاوازیەکی لەگەڵ ژانرەکانی تر؟ وڵی من ئەو جیاوازیە لە زیاتر لە ئەوەدا دەبینم کە لەبەر ئەوەی ئێمە میلەتێکین سەرکوتکراوین نەمانتوانیەوە ئەوەی خۆمان دەمانەوێ وەکو پێویست بیکەین یان ئەوەی خۆمان دەمانەوێت بینوسین چونکە ئەو دەرفەتیان نەداوین ماوەیەکی کام هەندێک جار وا ڕەخساوە کە ئەوەی دەمانەوێت بیڕێن و بینوسین بەڵام دوایی وەکو تەشبیات نەبێ وەکو مشک و پشیلەکەمان لێ هاتووە کە لە پڕ چەندی چیان پێدادا و چەند کەسێکیان لێ چەند پشتێکیان لێ دەکوژێ ئێمە ژوامان لێ هاتووە هەندێک بوار ڕێککەوتووە ئازادی بە ئازادی شت بڵین و شت بنووسین بەڵام لە پڕ لێیان تێکداوی. ئێستا هەتا ئێستاش زۆر شتێ ئێمە ئازاد نینەتە لەم لە سای حکمی خۆشمانە زۆر شتێ ئازاد دین. ڕاست مامۆستا با بینە سەر بابەتی وەرجێڕان. پێمان خۆش هەندێک باسی وەرجێڕان بکەین چونکە وەرجێڕانی زۆر جوانت هەیە یەکێک لەو کتێبانە براکوژیە بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە وابزانم هەر بیرەوەریە چێ لە بینی وەرجێڕانی و بیراکوژە لەگەڵ کاگنێشێرە مستەفا پێم خۆش بوومان باسکەی ساڵی 63 ڕزگاری بووم کە نوێشیروان تەوان سەرپەرشتی گۆڤاری سەرنووسەری گۆڤاری ڕزگاری بوو ساڵی 63 ساڵی 1960 وانە بوو ئێدی چووم ئەوە کاگە منم دەناسین چیرۆکێکم برد بۆ گۆڤاری ڕزگاری بە ناوی دەستگیرانەون بۆکەی ناوی خۆم نەنووسی بنووسی و معین کاف میم وڵات چووم سەلام کرد و جوابی سلامیان دامەوە بەم چیرۆکەم هێناریان گرتم و کەس نەیگوت دانیشە دامەنیشە تر هاتمە دەرەوە کە خوێنبوویانەوە دیار بۆ بدڵیان بوو کێ ناوی لەسەر نییە باس دەکەن و باسی منیان کرد بوو پیاوێکی وایە و سەری سپیە و جلی کوردی منە بەر بوو بە هەر حاڵ برادرێک لەوێ دەوڵام من دەیناسم لای مزگەوتی گەورە بەنام ئەو سات تەربیە لە بەنەبەر مزگەوتی گەورە بوو گرتمی کوڕە گوتی وەرە بانگت دەکەن وڵات چووم ئیدی کاک نوێشیروان و بەڕەحمەت بن لەگەڵ کاک شازاد سائب بەخراتنێژی گەرمیان کردم و ئیدی لەوێ یەکترمان ناسی تا گوتی باشە بۆ بە ناوی خۆت نەنووسیوە گوتم وەڵی حەزم کردووە وا بێستا ئەوەی دەیخوێنێتەوە بێلایەنانە حکم بدات چاک یا خراپ ئەگەر من بناسی ڕەنگە خاترم بگرێ یان ئەگەر ڕقی لێم بێ خراپم باس بکە ناوڵە ئەوە کەس نازانێت چێە بە بێلایەنانە حکم دەدا ئیدی چوومە گۆڤاری ڕزگاریش لەوێ لە بەشە ئەدەبیەکەی بووم بەیەکەوە لەگەڵ مامەستا بەڕەحمەت بێ حەمەدنووری تۆفیقە هەتا گۆڤاری ڕزگاری داخرا ساڵی هەفتا کە بەیانی یانزەئادا دەرچوو من هات لەو گۆڤارەش سێ وتارم هەبوو یەکێک چیرۆک بوو دوو تاریکە پەرەسەندنی چیرۆکی کوردی کە لە حەبسخانە نووسی بووم دووبارە نووسیمەوە لەبیر ئەوە لەبیرم دوای ئەوە چیرۆشێک و بە ناوی ئۆخەی خۆتوتنەکەم ئاودا لەگەڵ چیرۆک لە شعری دڵداردا دوو چیرۆکم هێنا بۆ دوو شعر لالەباس و توتنەوان ئیدی دوای ئەوە هەر دانە بڕام لە بابەتە ئەدەبیەکان و ساڵێک مامۆستا وەرجێڕا ئەمە ساڵ 84 بەڵێ لەسەر بڕیاری کاگنێشێرە ناوەڵا لەسەر بڕیاری ئەو نەبوو
يعني ئەو پێی باش بوو بەڕێزت وەرجێڕی بەیەکەوە بووین لە سینەما بووین باس کرا گوتی بریایەکێک بیکردایە بە کوردی نێگوت تۆ بیکە یا من بەڵام من خۆم حەزم دەکرد ئیدی وردە و دەستم پێکرد لە 84 تەواو بوو وەکو دەبینی نووسراوە پێشکەشە بە من میمی خۆشەویستمە لێرە پێشکەشە بە نوێنمی خۆشەویستن بەڵێ ئەوە ئەگەر بیانزانی بیا پارچە پەرچەشیان دەکرد ئەو هەر لەو کاتی ئەوش نووسی و مامۆستا پێشکەشە بە نوێنمی بەڵێ بەرەوە ئەو کاتی ئەوش نووسی بوو مامۆستا تۆ لە کام زمانەوە وەرجێڕاوە لە ئیسماعیل ئەلمەهداویەوە لە عەرەبیەوە بۆ کوردی لە ئەوەی ئیسماعیل ئەلمەهداوی نووسی بەڵێ ئیسماعیل ئەلمەهداوی بڵێ بەڵێ خۆی یۆنانیە ڕۆمانەکە بەڕێ یۆنانەکە ناوڕۆکی ڕۆمانەکە پێمان خۆش بوو هەندێک باسیکەی بۆ بینەران ئەوە باسی هینە شۆڕشێک بوو لە یۆنان حزبی شوێنی کردی سکرتێری حزبی شوێنی ناوی مارکۆز بوو ئەوسا تەمەن دراوسی هین بوون یوگۆسلافیا یەکوزافی یارمەتی دەدان بەڵام تیتۆ لەگەڵ ستالین تێک چوو ئەو سەردەمە ڕێکخراوی وڵاتە ئیشتراکیەکان هەبوو کە پێیان دەگوت دیموکراتیاتی شعبی بەناوی پیان دەگوتن کۆمن فۆرم وڵاتانی کۆمن فۆرم کە تیتۆ لەگەڵ ستالین تێک چوو تیتۆیان دەرکرد لە کۆمن فۆرم ئەویش هەرچی یارمەتی هەبوو لە جەماعەتی شۆڕژگەرەکانی گرتیەوە شۆڕشەکە نەما شۆڕشەکە کۆتایی هات باسی ئەوەیە ئەو براکوژیە باسی ئەو شۆڕشەیە خۆی بە عەرەبیەکەی و بە یۆنانەکەی هەرەمان مانایە براکوژی بە عەرەبیەکە ئەلێ خۆ لەعدا بەڵێ ئەلێ خۆ من کرد چووکە وەختار هۆ لای خۆشمان تێک بەربوو بین لەو شاخانە قەزدەن وام نووسی ئەی بە یۆنانەکەی چی مامۆستا ناوەکەی بیردمەوە نازانم بە ئەنانەکە چی بەڵام بە عەرەبیەکەدا ئەلێ خۆ لەعدا ئەلێ خۆ لەعدا برا دوژمنەکان طبعا هەروە کاتەوە تقریبا نزیکە لە ناوەکەوە کردم بە براکوژی ئەوە کاک خەڵەف غەفوور مێژووی ژیان و شێخی قەڵەمسپی بەڵێ مێژووی ژیان و هینمە کاک خەڵە غەفوور نووسیوێتی هات هێنیەوە کردم دیدارێوە کردم وەکو کتێبێ ئەوە دەری کرد اینجا ئەوەشی پێشکەش بە خۆم کرد ئەی پشتەکەی هین مامۆستا خەڵەف غەفوور نووسێتی بەڵام مامۆستا عارف قوربانی وەختە عارف قوربانی سەرنووسەری گۆڤاری ئاسۆ بوو بەڵێ ئەوە هەر لە گۆڤاری ئاسۆ خوێنیان دەکرد بەڵێ بەڵێ ئەو پارچەی دوا ئەو نووسێتی لەسەری بەڵێ 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 شتم زۆر تەرجمە کردووە مامۆستا یەکێک لەوانەی کە زۆر سەرسام بووم پێی چکە وەرجێڕان هەندێک جار ئاستەنگ و قورسایی خۆی هەیە بەڕاستی سنجی خۆی هەیە هەموو کەس ناتوانێت وەرجێڕان بکات نازانم بە تێڕوانینی بەڕێزت هەموو کەسێک دەتوانێت پێی بۆ وەرجێڕان بات ناوەڵام هەموو کەس ناتوانێت چێن ئەو کەسانێت توانن وەرجێڕێکی باش بن خۆی بڕم وەرجێڕی باشمان هەیە زۆرمان یعنی وەکو پێناسەی وەرجێڕان بکەین ئەگەر یەک دوو کەس بڕم ڕەگەر هەندێکی کە دەڕیان لێم بێشیە بەڵام ناوێن نەلێ وەکو پێناسا چێ دەتوانێت بێتە وەرجێڕێکی باش دەزانێت ئەوەی کە هەردوو زمانەکە بە چاچی بزانێ وەرجێڕی چاک هەردوو زمانەکە بزانێ بە چاچی وشە بە وشەژنێک وەری نەگێڕێ تاوان کۆپرەیەک دەخوێنێتەوە یا ڕستەیەک دەخوێنێتەوە لە مێشتی خۆی بیری دەکاتەوە ئەگەر ئەوە عەرەبیە ئەگەرم بە کوردی بیڵێم دەڵێم چی بۆ نمونە من لە فارسیەوە شتم کردەوە بە کوردی ماسی ڕەشە بچکۆلەکەم تەرجمە کردووە باش بوو بیرتێنامەوە ئەویشم تەرجمە کردووە لە فارسیەوە سەمەدی بیرەنجی لەوێ دەڵێ ئەنچە عەیان است چه حاجەت بە بەیان است بە فارسیەکەی من نابێ بڵێم ئەوەی ئاشکرایە پێویست بە باسکردن ناکە
أو هذه أكثر ترجمة لكرديها ما نظر كمان كرات حوزة بانجستيانية كمان كرات فينا يبري وأمانجا مقصدي بيني أنت عيانست حاجة ببيانست من وين ترجمة كردوة يعني مقصدته إلى كاري ورجران دبي توزي ترشخوي بكي نكتر شو خويا زاني بكردي تدري بتدري بله بون منشتي كا ما سير شب شكولك دلي من دروم ما سير جوركان كزياتر كونا برستن دلن او درد دسمه دنيا شي كدنيا كهي او دلن اريرا هي ما سير شب شكولك سورة رقصك يا خوي اوان دلنتي تو اما فريق سركي من بكل من قلتوما شركي امصال شركي بار فيري جري ودك شركي امصال في شركي بار فيري جري ودك اما اشتي كشيء برام بو ايرونا دبو ڕاستە مامۆستا پێشوەختی شتم یەکێک لەوانەی کە زۆر سەرسامی کردم وەرجێڕانەکانت بوو کە یەکێک لەوانە نەزار قەبانی کە زۆر معجبی من و بەڕاستی بۆ وەرجێڕانی کوردی زۆر ئەستەمە نازانم بەڕێزت چۆن دەست دەست بردووە بۆ شعرەکانی نەزار قەبانی جگە لەوەی کە بەشێکی هەرە زۆری شعرەکانی لەسەر ئافرەتە جوانی ئافرەت و بەشان و باڵی ئافرەتدا هەڵدەدا بەڵام بۆ کوردیکردن زۆر قورسە ئێستا شعری فارسی بکەی بە کوردی ئاسانتر دێتە ڕز لەوەی کە تۆ شعرێکی عەرەبی بکەی بە کوردی بە شعریش شعر زۆر قورسە لەبەر وەزن و قافیە بۆ شعرێکی بکەی بە شعری وەزن و قافیەشی هەبێ زۆر قورسە ڕەنگە بەپەخشان بەتوانی بەڵام بە شعر قورسە من ئەمەم لە فێسبوک خوێندەوە کاک لوقمان بەرزنجی چەند کۆپلەیەکی بڵاو کردبەوە منیش کام لوقمان بەرزنجی مامۆستا ئەڵمانیا بڵێ شێخ لوقمان بە شێخ لوقمان بڵێ ڕێز و سڵامانەیە بۆ شێخ لوقمان ئەوە هەر خوار زۆر بە پێم دەڵێ خاڵە خوارزاشە چونکە دایکی کۆییە ئەسڵ کۆیی نەمویان شێخ لوقمان بەرزنجی بڵێ کۆییە بڵێ هەمیشە ئاشنایەتیم لەگەڵ یە مامۆستا جا ئەوەی بڵاو کردبەوە چەند کۆپلەیەکە چەند دێڕێکە وەڵڵا هل عندك شك أنك أحلى امرأة في الدنيا؟ وقول أنا كاظم سارة بلى وأهم امرأة في الدنيا هل عندك شك أني لما عثرت عليك ملكت مفاتيح الدنيا؟ مش قلت بابي كان بكل بزام شلون درس من وين ترجمة كذا ورنقة تو الناس شار دبي هندي جار بو قصدي مسألة وزن قافيك هندي شتي بو زياد بكيكا کاریگەری بۆ سەر معناکەی نییە گومانت لەوەدا هەیە کە جوانترین ژنی دنیای گومانت لەوەدا هەیە گرنگترینی و لە بایەخدا تاک و تەنیایی ئەی گومانت هەیە کە تۆ نەکەر خۆر و مانگە شەوی نەکەر خۆر و ئەی گومانت هەیە کە تۆ نەکەر مانگ و خۆری منی بەڵکو لە شەوە زەنجی ژیانمە بەڵکو لە شەوە زەنجی ژیانمە ئەتۆ ڕۆشنترین چرایی ئەی گومانت هەیە لەوەی کاتێکی کە تۆم دۆزیەوە کلی دنیام کەوتە دەست و بۆشم دەرکەوت کەوا تۆی گوڵ جوانترین دیاری خودای جوانە زۆر مامۆستا زۆرم شعر تەرجمە کردووە مامۆستا شعرێکیش تەرجەمە کرد و تازە بینیم ئەوەی ئەحمەد مەتەڕ بەڵێ وەڵا چەند شعرێکی ئەحمەد مەتەڕم تەرجمە کردووە نسيب وين ترجمة كجوة دليل لص بلادي بالتمادي يصبح اللص بأوروبا مديرا للنوادي وبأمريكا زعيما للعصابات وأوكار الفساد
وبأوطان التي من شرعها قطع الأيادي يصبح اللص زعيما للبلاد. من ترجمة كردوة دلم وبيت دلم بيرد نتيا باش بزانا إزل الله تاني أوروبا دبيت كارجيريانا لأمريكاش بسروشي قندل كاراني نيولانا بسروشي قندل كاراني نيويانا لولاتي من كنوتي لآوزور ترو مسلمانة لولاتي من كبر خير وبير وسامانة لولاتي من كسر برين وكو دز برين آسانة دز دبيت السر كردو خاوني هرشي أمان. أوش ترجمة كل أحمر مطر إيواء. أمس اتصلت بالأمل قلت هل يمكن أن يخرج العطر لنا من الفسيخ والبصل؟ قال أجل. قلت هل يمكن أن تشعل نار بالبلل؟ قال أجل. قلت هل من الحنظل يمكن تقطير العسل؟ قال أجل. قلت وهل يمكن وضع الأرض في جيب زحل؟ قال أجل. كل شيء محتمل. قلت إذن حكام العرب سيشعرون يوما بالخجل. قال تعال ابصق على وجهي إذا هذا حصل. كدوما بكردي پەیوەندیم کرد دوێنێ پەیوەندیم کرد بە هیواوە وتم دەکرێت بۆنێکی خۆش کە مەستت کات لە پیاز و ماسی گەنی و دەربچێ وتی بۆنا زۆر چاک دەکرێت و لێی هەڵدەستێ گوتم ئەی تەڕی ئاگر هەڵدەکا گوتی ئەی چۆن مەشغەڵی بۆ ئاسمان دەبە گوتم باشە لە زەرەند هەنجوین دەچۆڕێ زەرەند یعنی گوژاڵک گوتی لەوی شیرینترە لێر نەگۆڕێ گوتم باشە تۆ پێم بڵێ دەکرێت زەوی بکرێتە گیرفانی کەیوان زوحەلە گوتی بەڵێ هەموو شتێ ڕێتە دەچێت سووکە و ئاسان گوتم کەواتە ڕۆژێک دێ سەرکردەکانمان تەریق بنەوە شەرم بیانگرێ بە چاوی خۆم بیان بینم تاکو ماوم گوتی گەر ڕۆژێ هات ئەوە ڕوویدا شەرم مەکە گەرنت هەزار جار ئازاد بێ بە تفبەر بەدەم و چاو. مامۆستا یەکێک لەو وەرجێڕانە سەختانەی کە لە عەربیەوە دەکرێت بە کوردی بۆ نمونە تازە باسی نەزار قەبانیمان کرد بەڵام تۆ لە نەزار قەبانی سەختترت وەرجێڕاوە ئەویش ئەتڵاڵە و چیرۆکی ئەتڵاڵەی کەوکەب الشەرق ئوم کەلسوم جا نازانم چۆن ئەوە بە بیری و هزری بەڕێستا هات ئەوە وەرجێڕی و چیرۆکی ئەتڵاڵ چی ئەوەی کە ئیبراهیم ناجی نووسێتی شاعیر ئێستا ئەوە چیرۆکەکەی نووسیوتە یان شعرەکەی چیرۆکەی باسی چی دەکە مامۆستا ئەتڵاڵ بەڵام بازارێ باسی ئیبراهیم ناجیتان پێ بناسیێنم بەڵێ بناسیێنم و سەرگوێشتەی ئەم شعرەتان بۆ باس بکەم بەڵێ کە بەناوی ئەتڵالە واتە هەواری خاڵی یان هەواری چۆڵ و ئیبراهیم ناجی میسریە ئەو تازە لاو بوو حەزی لە کچێک کرد بوو ئیبراهیم ناجی دراوسێیان بوو کە دواناوەندی تەواو کرد نمرەی باش بوو ناریانە فەرەنسا بۆ خوێندن بۆ توپ 6 ساڵی پێچوو لە 6 ساڵە کچەکە شووی کرد کچەکە مێردی کرد هاتەوە ئیبراهیم ناجی کە هاتەوە سەیری کرد خۆشەویستەکەی شووی کردووە زۆری پێ ناخۆش بوو دڵیشی هەر لای بوو تقریبەن نزیکەی 15 ساڵی زیاتر پێچوو ئەو بە پزیشک و شاعریش شەوێکیان لە دەرگەیاندا کە زەرگەی کردەوە کابرای بوو گوتی دکتۆر بە قوربانت بم فریام کەوە ژنەکەم منداڵی دەبێ منداڵەکەشی لێ نابێتەوە دەترسم بمرێ و ژنە منداڵەکەش بمرێ ئەوش خۆی کۆرەکاتەوەی پێویست دەبێت دەچێ دەیبا سێر دەکات ئافرەتێک لەسەر قەرەوێڕەیەک ڕاکشاوە و
چەرچەفێکیان بەدەم و چاوی داداوە ئەوش خۆی حازر دەکا بۆ ئەوەی عملیات وشتی بکە ینی هەوڵ بدە سیر دەکا کچەکە ژنەکە تۆزێک هەناسەی سوار دەبێت لەرخەلرخی بەردەکەوێ دەڵێدا ئەو هێنێ لەسەر چاوی لادەن ئەو چەرچەفە بە هەناسە بدە کە لای دەن سیر دەکات یارەکەی خۆیت دەڵێ دەزەکا بە ئیشکردن بەڵام لە هەموو ئەو ماوەیە کە خەریکە هەمووی دەگریە ئەوانەی لەوێن سەریان سوڕ منێ باش ئیبراهیم نازی بۆچی دەگریە قسە ناکە پاشەوەی منداڵەکەی دەبێ دڵنیا دەبێت لەوەی هیچ مەترسێکی لەسەر نەماوە نایەڵێ ژنەکە بیبینێ دوعاخوازی دەکا و دێتە درێ و دەڕوە کە دەگەڕێتەوە ماڵەوە دنیا خەریکە ڕووناک دەبێ لەسەر پلیکان چەند بەردەی ماڵەکەیان چەند پلیکانەیەکە دادنیشێ ئەم شعرە دەنووسی ئەرەسڵاو دەنووسی ناونیشانێکی جوانت داواتی توش بە کوردەکەی جا من هەواری خاڵی هەواری خاڵی بڵێ هەواری خاڵی ناوی وتارێکی ئێمنیشە لە بڵاوی کردوت تاوان بەنگەر هەمووی فریانەکەم هەمووی بخوێنمەوە بەڵام هەر ناو بەناو شتێکتان بۆ دەخوێنمەوە چونکە دوور و درێژە أو دڵێ يا فؤادي لا تسل أين الهوى كان صرحا من خيال فهوى واسقني واشرب على أطلاله واروي عني طالما الدمع روى دڵەکەم تۆ لێم مەپرسە عەفو دڵەکەم تۆ لێم مەپرسە خۆشەویستی لەکوێیە و کووە دڵداریمان قەڵایەک بوو خەیاڵاوی بەڵام ڕما بۆم تێکە و خۆت بخۆوە لە هەواری خاڵی وێرانە تێرمەیم کە چونکە ئەمڕۆ لە چاوما ئەسرین بارانە ئایل و ئەڤینەی چۆن بۆتە قسەی هەموو دەم و زارێ چەند بە سۆز و بە تاسەوە عەشقی پاشی لێدەبارێ هەر لە بیرمی لەست أنساك وقد أغريتني بفم عذب المنادات رقيق هەر لە بیرمی خۆت هانت دام بە ناسکە بانگێکی شیر ناو هەر وەک دەستێ درێژ کرێ دەنێو شەپۆلدا بۆ خنکاو کە يدين تمتد نحوي بيد من خلال الموج مدة لغريق هەر وەک دەستێ درێژ کرێ دەنێو شەپۆلدا بۆ خنکاو یانە وەکو بریسکەیەک کە لای تینوو دەبێ بە ئاو ئەی بریسکەی تۆ چی لێ هات بۆچی بزر بوو لە بەرچاو جگە لە ئەتڵال هی شعری ئیلیا ئەبومازیشت کردوتە کوردی ئەو شعرەی ئیلیا ئەبومازی کامەیە کردوتە کوردی شعرەکە خۆی بە ناوی ئەتەلاسیمە ئەتەلاسم لەست ئەدری چونکە هەر کۆپلەیەک دەڵێ لەست ئەدری جئت لا أعلم من أين ولكني أتيت ولقد أبصرت قدامي طريقا فمشيت وسأبقى سائرا إن شئت هذا أم أبيت كيف جئت كيف أبصرت طريقي لست أدري أو لست أدري ما مستوى جورانك عبد الوهاب يعني أو عبد الوهاب لا جوران لا فيلمي رصاصة في القلب قتويتي دواي أو عبد الحليم حافظ قتويتي بهمان شيوه بهمان شيوه بلا إي عبد الحليم بهمان لحن وتويتي يعني بهمان لحني قتويتي والله عبد الحليم جولنا ببورا كرديكي شلون ما مستوى كوبلا ما بخين تو والله كرديكي قربي دوز مو مساعده يكي لو أنا أوتا دلي نرى مشتاق لأو فيابوا يرقص الموج وفي قاعك حرب لن تزولا تخلق الأسماك لكن تخلق الحوت الأكولا ببحر دري بدريا دري تخلق الأسماك لكن تخلق الحوت الأكولا قد جمعت الموت في صدرك والعيش الجميلة ليت شعري أنت ماد أم ضريح لست أدري هو كوبلي كبر وام ترجمة كذبة شبولة كانت دليزن يعني رخص ذكا لما شيء روان زو نهتنا أنا شيء عندنا وشيء بعدين
دەلێزی یعنی ڕقز دەکەن بەڵێ یعنی سەما دەکەن شەپۆلەکە شێف شەپۆلەکانت دەلێزن لە بنەوە جەنجی بێ کۆتا ماسی جوان بەرهەمدێنی و لەولاشەوە هەنجی خۆرە مەرگ و ژیانت لە ناخدا کۆ کردوێتەوە بێ پەروە نازانم تۆ گۆڕستانی یالانچی منداڵی سەوە جوانە دەیتە شعری ئەنتە مادون ئەم ضەریحون بەڵێ مامۆستا بۆ من یەکێک لەو گۆرانینێ و کەلسوم زۆر حەزم لە هینە ڕوبعات خیام زۆر جێبیستی ڕوبعات خیامە بەڕاستی هەندێک سوورە بۆم دروستە بێت سوورە ینی وێناکردن وەکو فلم ئاستا بۆ نمونە لێ سمعت صوت هاتفا في السحر نادى من الغيب رفات البشر هو بملأه كأس المنى قبل أن يملأ كاس العمر كفر القدر زۆر جوانە مامۆستا بەڵام دەزانیەوە ئەو لە فارسیەوە کردوێتی ئینسان لە زمانە ئەسڵیەوەکە بیکە باشترە نەک لە زمانی دووەمەوە چونکە گۆڕانی زۆر بەسەردادی بە تایبەتی ئەو کۆپلەیش زۆر جوانە لا تشخل البال بماضي الزمن ولا بيئات العيش قبل الأوان واغنم من الحاضر لذاته بليان دلي وكم تولى الليل بعد النهار وطال بالأنجم هذا المدار فامشي الهوينا إن هذه الثرى من أعين ساحرة الإحورار طبعا رامي زور جواني كردو براستي زور ناسك لە کوردی زۆر کەس کردوێتی لەبەرەوە نامەوێ خۆمی دەدا مامۆستا یەکێتر لە بینەوە سەر شعری کوردی یەکێتر لە شعرە کوردەکانە دوتە تەشقەڵەیەکم بە خۆم کردووە شعرێکم نووسیوە لە ماوەیە پێم خۆش و گوێویستیەوە شعرەبی دیارە بەیادەوەری کۆن ئەو شعرە نووسێتەوە ڕووناچی چاوەکانت بە خێر بێت ئەو ڕۆژەی ڕووناچی چاوت هات پرسنگ بارانی کردم گیانی شیرین چەندە خۆش بوو چۆن لە خۆشییانانە مردم بە پولەم دی گوڕی جێهێشت چون بۆنی لێوتی بۆ دەهات گوڕش لە داخانە خۆی کوشت چون وەک کوڵمی تۆی لێ نەهات کە چاوی ڕەشت دەبینم بەختڕەشی خۆم بیر دێتەوە چەند خۆشە بیرم داگیرکەی با خۆشم بیر بچێتەوە کام دڵخۆی بۆ ڕادەژیریە لە بەرامبەر شەوەی چاوت بزەی دڵ بزوێنی لێوت یان ئاوریشمی قژی خاوت کە ڕووناچی مانگی چواردە وەک مانگی ڕوود دەتیفێنێ سروە مزگێنی شکۆفەی لێوی گوڕی تۆم بۆ دێنێ بەڵام لەوانە بێزارم هەر بە تەنیا تۆم خۆش دەبێت لە تۆ بەولاوە گوڵەکەم شەرتە کەسی دیم خۆش نەوێت لە پەرستگەی ئەوینتدا هەر من تاکە پەرستیارم هەر تۆی ڕووناچی دەبەخشی بەو دڵی وەک شەوی تارم وشکە دێمی ژیانی من بە جوانی تۆ پاراو دەبێ نەمامی هیوا و ئاواتم گەشە دەکا و بەرچاو دەبێ لەبەر دەرگای عەشقت گوڵم تۆ خۆشویستێک هەبێ منم لە جیهانی ئەوینتدا تۆ پەرستێک هەبێ منم 18/1/2016 ئەوە کۆتا شعرتە نووسیتە ئەم شعر 18/2016 مامۆستاوانەی شعر عەرەبیەکانت چاپ نەکردووە ئەوانەی کە کردوتە بە کوردی نەوەڵڵا تۆزێک تەمبەڵیم کردووە غەدریش دەکەم بەڕاست بەڵێ چونکە زۆرم شعر کرد تەرجمە کردووە یەکێ لەوانە ئەوەی کە بۆم گوتی پێم گوتی ئەتڵانە مامۆستا چی وای لێ کردی ڕۆمانی ڕێبوارێکی سەرگەردان بکەی بە عەرەبی مامۆستا هی مامۆستا گەلاوێژە دایکی هێرۆخان دایکی هێرۆخان بەڵێ کاک مستەفا بەرەحمەت بێ مستەفا ساڵح کەریم ڕۆژیان چوون بۆ لای تەمەن زۆر دو ساتیمان زۆر خۆش بوو
قلت والله رواياتي شي قلاوش خان هي قد ترجميكي بەڵێ بو عربي قلت باش ڕادای پێم و خوێنمەوە دەستم پێ کرد بیریشم دەکرەوە دەمگوڕ ڕەنگە ئەگەر بەدڵی نەبێ قسەیە بکا پێم بە شێوەیەک وڵا پاشەوەی کە تایب کرا و پێدا چوم و یەک دوو جار پێدا چوومە بەداخەوە هەندێک تایپیستەکە هەندێکی چاک نەکردووە ئێستاش هەندێک هەڵی تێدا ماوە بەداخەوە تاوانی من نیە خەتاکە خەتای ئەو تایپیستەیەکە چاکی نەکردووە وڵا ڕۆیشیان تەلەفۆنیان بکرم گوتیان گەلاوشخان دەوێت قسە گەڵ بکە ئەوەختە ئەوسا لە رادیۆی نەوا بوو وڵا قسەمان کردو زۆر دەستخۆشی لێ کردم یعنی ئەوە بوو بە زیاتر منی لە گەلاوشخان نزیک کردەوە ئێستاش ناو بەناو ئەگەر ڕێکەوێت تەلەفۆنی هەر بۆ دەکەم بەڵام سەعاتی بەدیا تەمەنێکیە و سەعاتی باش نییە و ناشمێنێ زۆر بێزاری بکە ماوەسا ڕێبوارێکی سەرگەردان ناوڕۆکی چیەوە بە عەرەبیەکەی کردەچی ناوە کتێبەکە بەناوی ڕێبوارێکی سەرگەردان کچێکە ڕادەکە هەڵاتوە لەدەست باوەژن وا تێبگەم ئیدی ناشدانە بچێ بۆ کوێ نازانێ بچێ بۆ سەرگەردانە من بعربي كتومة تهين عابرة بسبيل هائمة هر عنوانك زور سرزراكش بله عابرة بسبيل هائمة هائم يعني سرقدان نازل بسبوش بله ماوەسا وابزانم بەرهەمێکی نوێت لە بەردەستدا ئێستا پرۆڤەکەی لامانە بەڵام چاپت نەکردو ئێستا لەم ڕۆژان دەبێ و بەرزیشتان دەگە ئینشاءالله ئەوەی وەرجێڕانە من لە نووسێرە عەرەبەکان وەکو عەرزم کردی تاوان ئێمەی کوردی کوردستانی عێراق کوردی باشوور لە دەواازەی ڕۆشنبیری عەرەبیەوە ڕۆشنبیریمان وەرگرت چونکە هیچ شوێنشکە نەبوو کتێبی عەرەبیمان دەخوێندەوە من زۆر بابەتی ئەدەبیم زۆر دەخوێندەوە تا وەکو عەرزم کردی مام جلال قوتی کەریم وڵات تۆ ئەخیر دەبی ئەدیب ئیدی ئەو ڕیوایەتەی کە پێشدا کە باس لەوێوە دەیبینی کچۆڵەیەکی هەڵگیراوە لە قیتا ئەوە ساڵی 52 یا 52 واتێ 50 وڵا 52 واتێ بگەم لە ڕەواندز بووم دەستم کەوت خوێنمەوە زۆرم بەدڵ بوو دوای ئەوە چەند جارێکە خوێنمەوە بەڵام من زۆر گلەی لە خۆم دەکەم بڕاستی تەمبەڵیم زۆر کرد کتێبی ئەم پیاوە کۆمەڵی ڕیوایەتی چاچی هەیە کۆمەڵی ڕۆمانی چاچی هەیە نم کردانیشم هەمویان بکەم بە کوردی تازە دەرسم دەرچوو ئێستاوە دوای خۆراوبوون باسی چی دەکەن ئەوە بە خۆراوبوون ئەوی شەری عەبدولحەلیمە محەممەد عەبدولحەلیم محەممەد عەبدولحەلیم عەبدوڵڵا بەڕای من ئەو لە پێش نەجیب مەحفوظیشەوە بوو بەڵام نەجیب ئەو زوو مرد ساڵی هەفتا مردووە نەجیب مەحفوظ بۆ ڕوخسا ڕەخسا و نۆبڵی وەرگرت بەڵام بەڕای من ئەمە لە نەجیب مەحفوظە پێشترە ڕوایەتیشی زۆر زۆرە بەرەو کۆتایی بەرنامەکە دەچین پێمان خۆش وەگەر شتێک ما بێ بەڕێزت باسیکەی ئێمە باسمان نەکرد بێت وڵایی جا بڕێم چی بە شت زۆر ماوە باسی بکەین بەڵام خوا کاتەکە بگرێت کە بەش ناکەن کورت ئەگەر باس بکەم شت هەیە زۆر زۆر لەوە زیاتر وەکو دەرەوە هەویرە زۆر ئاو زۆر دەشێشێ پێمان بازارێ ئەوەندە بەس پێمان خۆشە بەسەرهاتێکی خۆت بۆمان باسکە لەگەڵ مام جەلال زۆر لەگەڵی ژیاوی وڵا لە قوتابخانە بەیەکەوە بووین لە حیزبیش بەیەکەوە بە نیشانی حیزبی بەیەکەوە بووین بەڵام شتێکی خۆش دەگەێڕمەوە ساڵی 83 بوو وا تێبگەم بەڕەحمەت بێ کاک مستەفا ساڵح کەریم تەلەفۆنی بۆ کردم گوتی بڕۆ لە بەردەمی سناعە بوەستە ئامادەی پیشەسازی 2 مانگ 3 مانگ 4 مانگ 5 مانگ 6 مانگ 7 مانگ 8 مانگ 9 مانگ 10 مانگ 11 مانگ 12 مانگ 13 مانگ 14 مانگ 15 مانگ 16 مانگ 17 مانگ 18 مانگ 19 مانگ 20 مانگ 21 مانگ 22 مانگ 23 مانگ 24 مانگ 25 مانگ 26 مانگ 27 مانگ 28 مانگ 29 مانگ 30 مانگ 31 مانگ 32 مانگ 33 مانگ 34 مانگ 35 مانگ 36 مانگ 37 مانگ 38 مانگ 39 مانگ 40 مانگ 41 مانگ 42 مانگ 43 مانگ 44 مانگ 45 مانگ 46 مانگ 47 مانگ 48 مانگ 49 مانگ 50 مانگ 51 مانگ 52 مانگ 53 مانگ 54 مانگ 55 مانگ 56 مانگ 57 مانگ 58 مانگ 59 مانگ 60 مانگ 61 مانگ 62
یەکێک دێ بەدواتە من چووم هەندێک پێنە چوو بەخوای خۆش بوو شەهید دڵشاد مەریوانی هات وڵات چوین برمی بۆ ماڵێک نەمزانی ماڵی خۆیانە محەممەد موکری و شاب عوسمان هاتبوونەوە لە دەرەوە بنهێنی طبعا دانیشتن قسەمان زۆر کرد و موکری گوتی مام جەلال ئیتیمام زۆر بە ئێمە دەدا ئاگای لێمانە نووسەران و هوێرمەندان دوایەوە باسی کتێبەکە کرا براکوژەکە دەرچوو بوو بۆم نردبوو شەهاب گوتی مام جەلال دەڵێ من عەبدولکەریم شێخانی ناناسم وتم باوەڕ ناکەم وڵا موکری گوتی نامەیەکی بۆ بنووسە نامەیەکم بۆ نووسی تەوان دەستخۆشیم لێ کرد بوو کە ئاگای لە هونەرمەندان و نووسرانە و لە دوا کۆتایەکەی گوتنووسی بووم پێم سەیرە تۆ کەریم مەحموود بیرچوو بێتەوە بڵێ نایناسم وڵای تر دوای ئەوە دانوستانی بینی عێراق و ڕژێم و شۆڕش مام جەلال ئەیشی دێستی پێ کرد برادێکمان ئەوە بە ڕەحمەت بە ئەمری خۆی کرد لە بەناو بازار دیم لەسەر پردەکە لە سلێمانی گوتی مام جەلال سام لێ دەکات دەڵێ پێی بڵێ من قسەی وام نەکردووە وڵا ڕۆیشیان ئەوە مفاوزات دەستی پێ کردو ئەوانە چوین ئۆتۆمبیلێکی ڕینۆمان هەبوو چوین بۆ لای کۆتەڵ لە خوارەوە دانیشت بووین پێشێ گوتی وڵاوە مام جەلالە کە چوم سەرکەوتم مام جەلال ڕاوەستا بوو بەرامبەر چەند کەسی قسەی بۆ دەکردن وەڵام منیش سەرکەوتم پێشمەرگەیەک یەکسەر سینا بە سنگمەوە ڕایگرت پێم ناخۆش بوو منیش بەرز خۆم نەبوو گوتم مام جەلال ئەوە ناوەن بێمە ژوورێ بێمە سەرەوە کە مام گوت کابرار واقی وڕما وڵا مام جەلال ئەو ڕێدایەوە سەرکەوتم چووم چاکوچۆنیمان کرد دەستم کردە ملی و وڵای وتی کەریم دەزمەکە ملم چونکە هەڵامەتمە باتوش نەبی گوتی اینجا لەوێ بەدیسان باسی کردەوە گوتی ئەو قسەیە من نەمکردەوە ناشیکە تۆ چۆن وا دەڵێم تۆ برای منی هەتا وای گوت جار وای دەگوت یگوت تۆ برای منی من چۆن دەڵم نایناسم بەڵێ مامۆستا گیان زۆر سوپاس دەکەین دووبارە ماندوومان کردی لەبەر سپاسیەوە دەکەم سەحەتی بەڕێزت چاو تۆ جێی شانازی ئێمەی ئێمە شانازی بە بەڕێستەوەکەین سپاسان دەکەم بژین کاکە ئێوە عەزیزی من خۆشەویستی منن کاکە قوربانتم سپاس دەکەین یاخوا بەخێر بێن سەر چاو قوربانتم بینێرانی یاز خۆشەویست پێمان باش بوو دوابڕگەی بەرنامەکەمان دواخین لەبەر تەندروستی و سەحەتی مامۆستا پێمان خۆش نەبوو لەوە زیاتر ئەزیەتی بدەین چەندین بەرنامێک کە لەگەڵ مامۆستا دانیشتن و گفتوگۆ بکەین ناتوانین ئەزمموی مامۆستا پڕکەینەوە بۆیە لێرەدا هاتینە کۆتایی ئەڵقەیەم جارەمان تا ئەڵقەیەک کە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ